بۆ کاکە باوانی تێراوە بە داواکاری خۆی دووبارەی یەکەمەوە چاوی ماچەکەم سڵاو لە ئەمەی 64 کاکە یاسینە ڕەش کاکە سامان شەمشەماڵی و کاکە ڕەوەن 48 بژین الله دبكي والله يكسانا بسي سيكراتي دبكي والله يكسانا بسي بس مالي انجليزي تاج دزان ما يبسي هالشانسو بختك مرشا وكو باكتيسي خوش شادي زوري كمن وكارباي رئيسي هاي برشي رشم سفيبون واكسميري راميسي هاي خوازقم بكاتي لاوي بشرتو قديك بيرسي دسوم توبانيم دكرد سيري دكرد ميسي هاي خيبريني ورد قردم رونالدينو فان بيرسي بلام عشقو دلداري اخ كدردشي بيسي هاي لدى زياري بي وفا توشبو دردي نفسي هاي كاك باواني تيراوا ومن قولو رئيسي لخصم الخط باوانم او كوتو مباسي هاي حوصد بندد بودلم جيقا يريزو سفاسي بيويز بتعريف لاكا دنيا همو يدد ناسي الله حما علي خوشا ماما صايدريز بخير بي قربان الرام أرأيش كسيلم دنيايا وكو من يقوم ماونيا وك من بريشانو ضلي برزو خاونيا هاي برنفرد بالزمانة روي لخلشي بياونيا دوسايتي وخزماتي لو زمان باونيا هاي خلشي دوراني يسا إشيان لبرشاونيا بشاري خود دايبيني حالي كالصواونيا هاي باي خوي دنيا بيني وجيان راون راونيا وشي شادي أمشينا سروة دراونيا هاي حسن بدوسايتي كساني بناونيا خوش بحاليا وكسي لو شيانا ناس راونيا باكاك باوا بيام دليا يشم لبرشاونيا هاي كسوك فرما بيلانا بندي بليشاونيا هاي لبندو لنقراني زماني باراونيا حسن بلشن يودانو لقصي نشياونيا هاي سير ابني ماما باوا والجوي تواونيا هاي لخزمة خالة حمم قومية وقورانيا حمش شصوش واريانزا مردي وكو خوينيا لقيا فايدية تفكرم حتى الله يونانيا الله حمد جاي يا سيداش لو كل مصورة بو من الشام ونهارة لبرها وزلفة دمرم بو تبتي سيدارة هاي نازانم شون مردي كرد بو كابرايا اختيارة بجنيش بيدي رفينم بماشياني بيجمارة هاي واي عصفم بودكا وما مصاديارة قربان نسوبان جوبم ليدا لوي قاعد وشوارة عشر صد بند بود اللهم يا بندي دبارة شو كياسين رشم ومن وك السكارة وسامان شمالي عوزة وشون خارة وشيها وليريان دريان مرد ببن مارة
پیاو بەفرە خۆشەکە پیاو کە کەوتە تەنگانە ڕەفتاری نامۆشەکە هەی بەردە جێگەی سەرینە و گەڵا لە جێی دۆشەکە هەرکەس حرام نەنۆشێ بادەی بەهەشت نۆشەکە هەی هەرچی زەمی منی کرد وەڵڵه زەمی دۆشەکە هەیەوەی کە دەست بڵاو بێ خەزیێنەی خۆی بۆشەکە هەیەم مەرحەبای گەرما دایمەن هات و شۆشەکە لەسەر مێزدا دەنیشێ بە درۆ خۆی سەرخۆشەکە بۆ نوقتەی زوحفە گەڕێ چاوەڕێ یەک گۆشەکە هەی خۆیەت فرۆشیە کەچی شیوەن و ڕۆڕۆشەکە بزنهارە بۆ شەوێ جێگاکەی خۆی خۆشەکە هەی مەڕدەزانێ سەرێ بڕن چاوەڕێی چەق خۆشەکە پیاوی عاقڵ لە شەڕدا ئاگرەکە خامۆشەکە هەی پیاوی عاقڵ لە شەڕدا ئاگرەکە خامۆشەکە نامەرد و فیتنە و فزول تادێ ئاگر خۆشەکە هەی بۆ ڕەوەندی 48 پیاوە قسە خۆشەکە عەشر بە $100 و پاوەن و یۆرۆشەکە ئەگەر ئارەزووی لێبێ ئەفەرمان دڵخۆشەکە خانوێکی بۆ دەکڕێ و لەسەری تاپۆشەکە گۆرانیە دووبارە بەداوکاری کاکە باوان تێراوە پێشکەشی بێ بەدڵ و بەژیان بژین هەی کەتانیان مەلمەلی دەلانگیان دەشەلی کەتانیان مەلمەلی دەلانگیان دەشەلی لەسەر باڵە شەڕیانە ئالانی میراودەلی هەی ڕەبی بە قوربانت بێ براما باب و گوێژەلی بیست کەبابی بۆ دەکڕم لە کەبابخانەی وەلی بیست کەبابی بۆ دەپڕم لە کەبابخانەی وەلی بلیتیشی بۆ دەبڕم هی عەیادە و سەیدەلی بۆ باوەن تەیراوە دێڵم بە تەوەکەلی بۆ حەمەی شەست و چوارە حەمەی شەست و چوار یازە دێڵم بە تەوەکەلی بە دەردی مامم دەیگۆ بایتیەکە حەمە عەلی هەر هێندەی پەڕی تاوسێ لە جوانەکەمی و گراز لە بەرسەر کوڵمەک دەمرم لە درەوشێوە کوڵماس هەی چاوی وە چاوی هەڵۆن بروی قەوسەوە کوداز لە بەراو بەشتە دەمرم شلکە لە شێوەی ڕێواز هەی یەکەر یارم خەزاڵە بۆی دەبم بە شۆڕەناز دەسەڵگری باڵای نیم لێم دەن بە گولەی قەناس هەرە مەوعیدم لە گەڵدانە دێتە لای سزنی عەداز سوێندم خواردوە دەچمە دوای بە سەیارەی جیکە
هەی منەم فەرمان بێلانە زۆر کەس نامی بیستووە منەم فەرمان بێلانە زۆر کەس نامی بیستووە دەقەت پەنجا هونەرمەند شعر و بەندم وتووە هەی لە تەمەن حەوتە ساڵی شیکچێکم خۆشویستووە یە شەرمانە من داوای ناودەمەم لێ کردووە هەر بۆ کاک باوان تەیراوە ئەوە خۆشی لە ڕووە حەمای 64 ئەوەی یادیم کردووە بۆ کاک یاسین نەڕەشە پێلانە چووکەیتووە هەی ئەو سێیە خۆ ئیشەکەن ئەو سێیە ئیشەکەن ئەو سێیە ئیشەکەن بەندم ئایدیتووە ئەو خەتەی سلێمانیان گشتی داگیر کردووە سەرمەکە پێ دەکەنێ ڕیشەی زەرگ و هەناوم لە ڕێگدا هەڵدەکەنێ نازانم لە ژێ پرسم ئەگوڵە بۆ پێ دەکەنێ لە نادی دانیشتووە فانتا دەخوا بەتەنێ لاپتۆپی ئاخیر مۆدیل لە پێشە خۆی دادەنێ بۆ کاک باوان تەیراوە دێڵم بە تاقی تەنێ هیچ ناڵم بۆ تەیراوە گەرم بۆڵم مەڵکەنێ داواکارم لەخوایە کانۆخانی بدەنێ